خواردنگەها ژنên bîn li Mosulê ku dayika Îmad xwe ev proje vekiriye. Ev proje ji bo jinên bî tenê vekiriye. Ew jinên ku di şerê Mosulê de yên dijî Daişê de hev jinên xwe ji dest dan. Di nava vê xwaringehan de xwaringeha ku dayika Îmad ava kiriye, çê kiriye sih jinên ku hev jinên xwe di şerê li dijî Daişê de ji dest dan hemû di nava vê xwaringehê de mehazirkirina xwarinên cuda cuda yên Mosulê bi taybetî di nava vê xwaringehê de kar dikin û debarajiyana xwe dikin. Dayika Îmad dibêje armanca min ji vekirina vê xwaringehê ew e ku ew jinên hev jinên xwe ji dest dayî bê kes û kar mane yan jî kesek nikare debarajiyana wan bike yan jî peyda bike bên di nava vê xwaringehê de kar bikin û debarajiyana xwe bikin. Di nava vê fîçira me de ji nêzik ve vê xwaringehê kesên ku tê de kar dikin her wiha jî dayika Îmad û armanca wê nas bikin. چێشتخانەی دایکی عیمادە لە گەڕەکی زهور لە شاری مووسڵ لە دوای ڕزگارکردنی شارەکە لە دەستی داعش دامەزراوە. ئەوانەی لێرە کار دەکەن قوربانیانی شەڕی دژی داعشن. ئەم ژنانە هاوجینەکانیان لە شەڕەکە لە دەستاوە. 30 ژن لە چێشتخانەکە بە 3 شەفت کار دەکەن. زۆربەی جۆرەکانی خواردنی مووسڵی وەکو دۆڵمە و کوببەی مووسڵی ئامادە دەکرێت و با دلیڤەری دەگەێنرێتە کڕیاران. بەگومان 3 شەفت لێرە کار دەکەن، شەفتی یەکەم و دۆم و سێم تاوەکو کاژردەی شۆ ئێمە کار دەکەین و نزیکەی 30 بێوەژن لەم شوێنە هەلی کارکردنیان بۆ دابین کراوە. ئاستی ژیانم وەکو ژیانی گشت عێراقیەکانە بەتایبەت خەڵکی شاری مووسڵ. بێگومان ئێمە لە ناچاریدا کار دەکەین چونکە بێموچین و ژیان زەحمەتە. من کەسم نییە ئیش بکات تەنیا کوڕەکەم هەیە ئەویش فریا ناکەوێت. کچەکانم قوتابین. بەڕاستی ژیان زەحمەتە. پێشتر دەمانگوت کە گەورە بووین تۆزێک پشوو دەدەین بەڵام سوبحان الله ئێستا پێچەوانەیە. چێشتخانەکە بووەتە دەفەتێکی زۆر باشی پەیداکردنی بژێوی بۆ بێوەژنەکان چونکە ئەوان جگە لەو کارە هیچ داهاتێکی دیکەیان نییە. سەختی ژیان بێوەژنەکانی ناچار کردو لە ماڵەکانیان بێنە دەرەوە و کار بکەن. من بێوەژنم 3 منداڵم هەیە و ماوەی 3 ساڵە لەم شوێنە کار دەکەم. پێشتر زۆر لە دوای کارێک دەگەڕان بەڵام بەدەست نەدەکەوت. ئەم شوێنە زۆر گونجاو بۆ ئێمە چونکە هەمومان ژنین و پێکەوە ئاسوودەین. ژینگەی کارکردن لە چێشتخانەکە بۆ ئەم ژنانە گونجاوە و دەتوانن کارەکانیان بەباشی ئەنجام بدەن. ئەگەر موچەی چاودێری کۆمەڵایەتی هەبوایە تۆزێک باشتر بوو بۆ پارەی مۆلیدا یان خەرجەکانی کچەکانم یان کڕینی بەشێکی خواردن بەڵام ئیدی سوپاس بخوا. ئامانجی دایکی عیماد لە دروستکردنی ئەم چێشتخانەیە دابینکردنی شوێنێکی کارکردنی گونجاو بووە بۆ قوربانیانی شەڕی دژی داعش لە شاری مووسڵ. بێگومان لە دوای شەڕ ژمارەی بێوەژنەکان و کەم درامەتەکان زیاد بوون چونکە باوک مرد منداڵیان لەدەستدا. ئەگەر خاوەن بڕوانامەکاری دەست نەکەوێت ئەم بێوەژنانە چۆن دەستیان دەکەوێت چۆن منداڵ بەخێو بکەن. لەبەر ئەو بوو من بیرم لەم پرۆژەیە کردەوە کە کۆمەڵێک بێوەژن لەم شوێنە کۆبکەمەوە. پەیداکردنی هەلی کار لە شوێنێکی گونجاو بۆ زۆربەی ئەم ژنانە کارێکی ئاسان نییە. کولتور و دابوونەریتە کۆمەڵایەتیەکان ڕێگرن لە بەردەمیان تاوەکو لە شوێنی دڵخوازی خۆیان کار بکەن. بێوەژنەکان بەردەوام چاویان لەسرە ناتوان لە هەموو جێگەی کار بکەن دەڵێن بێوەژنە چۆن لەم جێگایە لەگەڵ پیاوان کار دەکات. لەبەرەوە باشترین شوێنی ئێمە ئیشی لێ بکەین ئەو شوێنەی دایکی عیمادە. ئێمە لە جێگەی دیکەش کارمان کردووە بەڵام زۆرمان دوو بووین تووشی زۆر شت بووین کە ناتوان قسەی لەسەر بکەم.
ئامانجێکی دیکەی دایکی عیماد برەودانە بە کولتوری ئەو خواردنانەی شارەکە پێیان بەنێوبانگە. شاری مووسڵ بەم جۆرە خواردنانە بەنێوبانگە وەکو کەباب، کوبا، دۆڵما. ئێمە ئامانجمان ئەوەیە کولتوری ئەم خواردنانە زیندوو ڕابگرین. هەروەها هاوکارێکیش بێت بۆ ئەم بێوەژنانە.